قوربان من ناوم علی حەسەن حەمەمرادە دانیشتووی حاجیاوی لای ڕانیم لێو هاتووم بۆ خزمەتی مۆلای جنابی کاک دکتۆر. ئیشی من لە سناعم ئیشی داکوتانەوەی بانس و کلاجەکەم کاسبین ئەهلی سناعی بەڕاستی ئێرە جێی فەقیر و هەژار و جێی کۆمەڵ خەڵکێکی ئێرە پەناگەی بۆ هەژاران حەمد و سەنا بۆ خوای گەورە من لێرە عەمەلیاتی بڕینی چەرمم کردووە حەمد و سەنا بۆ خوا هەتا بڵێ ئیسفادەم لێ کردووە هەتا بڵێ سەحەتم خۆشە خوای لێت بەزیار لێ بەڕاستی دەستخۆشی لە کاک دکتۆر و لە تەواوی ستافەکەیەکە کاک دکتۆر دلێر بەڕاستی نمونەت هەر زۆر لێ خوای گەورە تەمەندرێژت کە بۆ ئەم خەڵکە فەقیر و هەژارە دەستچاتا خۆش بێ لەشتان سار بێ خوای گەورە تەمەندرێژ تاکا بۆمە وەڵایی خوای گەورە جزای خێری هەموو ئەو خەڵکە داتەوە کە دەستی هەیە لەم کارە خێرخوازیە کە پشتیان هەیە لەم خەستەخانەیە خوازای خێریان داتەوە نمونەیان هەر زۆر بێ بەڕاستی ئومێدەوارم کە حکوومەتی هەرێم بە هەموو شێوەیەک هاوکاری ئەم خەستەخانەیە بکە پەناگەیە بۆ هەژاران پەناگەیە بۆ خەڵکی فەقیر و فەقەرا بەڕاستی دەستان خۆش بێ خوای گەورە جزای خێرتان داتەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی